خۆشەویستانم لە باسەکانی یاساکانی کافرکردن لە دیدگای ئیبن تەیمیە و ڕەحمەتی خوای لێبێ ئەمڕۆ ئەچینە سەر بابەتێک کە یاسایەکە لە یاساکانی فکری ئیبن تەیمیە ئەویش ئەوەیە كل من نطق بالكفر أو فعله لا يعد كافرا هەر کەسێ وشەی کوفری وت یان کوفری کرد بەکردەوە بە کافر حساب ناکرێ یاسای هەیە بۆی تەطبیقی کەی بەسەریە هەروەکو عەرزم کردن هەموو کەسێک کە تەلاقی خوارد تەلاقی ناکەوێ مەرجنە تەلاقی بکەوێ زانایان سەیری ئەکەن یان هەموو عەقد و معاملە و بەیعێکە کرا مەرجنیە دامەزرابێ احتیمالە دانەمەزرابێ زانایان اعتیبار بەوەکەن ئایا و عەقدە دامەزراوە یا دانەمەزراوە بە هەمان چەشن کەسێک کە کوفری وت یان کەسێک کوفری کرد ئەم کەسێ اعتیبار ناکرێ بە کافر سەیری حاڵ و باڵی ئەکرێ بزانین چۆنە بۆیە هەندێک جارێک دۆستێک ڤیدۆیەکی موسڵمانێکی بۆ هێنابووم کەلیمەیە گەڵە کەلیمەکە کوفرە وتیە هەماسە ئەوە تا کافر بووە کەلیمەکە تۆ ئەم کەلیمەی کوفرە بەزەم کەسە پێی کافر نەبووە ئەبێ بانگی کەین پرسیاری لێ بکەین بزانین ئەم کەلیمەی چۆن وتووە کێ ئەڵێ هەڵەی زمان نییە ئەسڵ نەیویستوە ئەوە بڵێ بەبیر مەجارێک کتێبم ئەخوێندەوە جا ئەو زەمانە کە کتێبم ئەخوێندەوە مناڵیشمان نەبوو لەگەڵ خێزانما قاڵە بوومەوە ئاگام لە خۆم نەئەمە تەما کتێبم ئەخوێندەوە قوڵ بوومەوە لە پڕ خێزانم تووڕە و ئەو باشە بۆچی تووڕە بوو لە بەلاش تی وەڵام من پێم وتووە بچمە بۆ بازاڕ و تۆ وتوتە چاوە دەربێ من نەوت بوو چاوە دەربێ قەت ئاگام لە شتی واژ نەبوو وتبووم بڕۆ لای خۆم بەڵام چی بکەم زمانە وتبووی چاوە دەربێ خۆ بەدەست خۆم نەبوو خەریب و شەڕێکم بۆ دروست بێ باشە دروستیش بوو تصور کە مامۆستا سەعیدی نورسی قسەیەکی زۆر عەزیمی هەیە سبحان الله لەو مەسەلا زۆر عەجیبە ئەفەرمێ دووشت هەیە دووشت خوا اختیاری داوەتە دەستی ئینسان هەندێک جار لێ ئەسەنێت دووشت بەس خەیاڵت خوایەوێتە دەستی خۆت مەیلی خۆتە چۆن خەیاڵەکەیت و بۆ کوێ ئەڕۆی داوێتە دەستی خۆت لەگەڵ قسەتە هەندێک جار قسەت لێ وەرەگرێتەوە هەندێک جار خەیاڵە لێ وەرەگرێتەوە خەیاڵە دەی بۆ کەرکووک لە هەولێرەوە سەردەرەکی بەدەست خۆت نییە هەندێک جارە لێت وەرەگرێتەوە پێت بڵێ زۆر زەعیفی لاوازی هیچ نیت تۆ ئەی عەبد ئەمەی کە کولی اختیارم داوە بە تۆ هێشتا ساحێبی نیت هەندێک جار ئەتەوێ قسەیە بکەی قسەیەتریە بەدەمت بەدەست خۆت نییە بۆیە عولەما فەرمون ئەگەر کەسێ تەلاقی خست تەمەن تەلاق وشەی تەلاق سەریحە کە وتی تەلاقی ئەکەوێ ئەڵێن ئەگەر کەسێ لەفزی تەلاقەکەی نەکردبێ لفظي طلاقي نكره هاتبه بدم طلاقي ناكه حتى لا يؤاخذكم الله باللغو في أيمانكم لغو لا أيمانات شيء سيجور سوين من هي جوري كان لغو اليمين اللغو أوي أو سوينا بزمان تاية يا بزمان والله وبالله وطلع ببي إرادي قصدي سوين أو سوينا ناكون لشريعة لا يؤاخذكم الله باللغو في أيمانكم بيوتي اليمين اللغو بۆ چونکە تۆ قەستی ئەم وشەیەت نەکردوێت دڵت قەستی ئەمەی نەکردووە ئەی باشە هەموو ئەحکامی شەرعی ئەو هەیە هەموو ئەحکامی شەرعی حتا کەسێک مەسەلەن ماڵێکی خۆی بەخشی بە کەسێک ویستی بڵێ ماڵەکەمت پێ ئەفرۆشم وتی ماڵەکەمت پێ ئەبەخشم هەیە لە شەرعا و بەخشینەدا ئەمەزێدا نامەزرێ غەڵەتێکە بە زمانیا هاتوو بۆیە هەموو قەولێک کە لە کوفرە هەیە ئەو لە شتەکانی ترا ئەو هەیە لە کوفریشا بە هەمان شێواز ئەحکامی شەرعیە ئەمە قاعدەیەکی قواعدی تەکفیرە لە ڕەئی ئیبن تەیمیە و لە عامی زانانی ئەهلی سونەش هەروایە ئەبێ ئێمە هەمیشە سەیری احتیمالات بکەین یعنی دیقەت بدەن یەهود ئەهاتن کە سەلامیان ئەکرد لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکەم جار کە سەلامیان ئەکرد ئەیانوو ئەسسامو عەلەیکم دوای کەشف بوون خۆشەویستمان ئەی وعەلەیکم نەیەوت وعەلەیکم السەلام چونکە ئەوان وتویان مردن بۆ تۆ ئەی وعەلەیکم مردن بۆ خۆتان زانیان ئەوە نەجاحەت نایەنێ چونکە یەهود حیساب بۆ هەموو لەفزێکەکە هەموو کەلیمەیەک هەموو شتێک دیراساتە بە پێی دیراسات و کەتەلۆکی خۆیان ڕوە دوایی هاتن بە ئیستیهزا و گاڵتەوە ئەیانوو ڕاعینا یعنی سەیری ئێمەکە ڕاعینا یعنی چۆن کەسێک شوانی ئەکە باشە بەڵام بەسییان ئەمە نەبوو یعنی سەرپەرشتیمان کە ئەنوو سیرمان کە بەڵام بەگاڵتە پێکردنەوە
كأنما تو شواني تو هیچ نازانی ئۆمید ئەمەیان مەبەست ئیستێزا بەم ئیستێزا بە پێغەمبەرێ صلی الله عليه وسلم ئینسان کافرە بێ ئەصحابیش ئەوەندەیان قسەکە وتبوو ئەصحابیش یانوتە ڕاعینە بەخۆشەویست رب العالمين لقرآن آياتنا إخوانه يا أيها الذين آمنوا لا تقولوا راعنا وقولوا انظرنا يوم ملن راعنا وقصي يهودا بلن انظرنا سير من كأي في غمري خاص الله عليه وسلم